حەزەکەم ئەمڕۆ بە یادی ڕۆژنامەگەری کوردستان پیرۆزبایی لە هەموو ڕۆژنامەنووسێک و میدیاکارێکی کوردستان و عێراق بکەم. کەس و کاری سەربەرزی شەهیدان خەڵکە تێکۆشەرەکە ئەم دەبەرە تێکۆشەرە. خۆشحاڵم کە لەگەڵتانم ئەمڕۆ بەم بەیانیە. خۆشحاڵم کە ئەم خۆشحاڵیە ئەبینم لە ئێوەوە لە پێناوی یەکێتیەکەتان، لە پێناوی کوردستانەکەتان کە ئێمە ئەمڕۆ بەرەو هەڵبژاردنێکی دیکە ئەڕۆین. گرنگە ئەم خۆشحاڵیە و جۆش و خرۆشەی کە ئەیبینین بیگوازینەوە بۆ سەر سندوقەکانی دەنگدان و زۆرترین دەنگ بۆ لیستی شەهیدان، بۆ لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان، بۆ لیستی 162 بهێنین. تێکۆشەران، شاراوە نییە کە ئەمڕۆ کوردستان لە بەردەم مەترسی گەورەدایە. شاراوە نییە کە ئەمڕۆ پێویستە تیمێکی بەهێزی کوردستانی، تیمێکی بەهێزی یەکێتی نیشتیمانی بنێرین بۆ بەغا، تاکو لە بەغاوە لە پەرلەمانی عێراقەوە شەڕ بکەن لەسەر مافە دەستوریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. لە بەغاوە ئێمە ئەتوانین سەقامگیری و ئارامی بگەڕێنینەوە بۆ بازاڕی کوردستان، بۆ گوزەرانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. لە بەغاوە ئەتوانین شەڕ بکەین لەسەر مافە دەستوریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. بە تیمێکی بەهێزەوە ئەتوانین ببینە خاوەن ئەو هێزەی کە ئایندەی خۆمان بەدەست خۆمان بێتەوە جارێکی دیکە. لە ڕێگای بەغاوە ئەتوانین هەر کێشەیەکی هەیە، هەر کێشەیەکی سیاسی کە هەبێ لە عێراقا، لە بینی کورد و عەرەب، لە بینی کوردستان و عێراق چارە سەر بکرێ. نەیەڵین هیچ لایەکی دیکە ئاراستەکە بەرەو خراپی ببا، بەرەو گرژی بمان با، بەرەو ناسەقامگیری بمان با. ئێمە بینیومانە کە سەقامگیر بێ کوردستان، کە کوردستان سەقامگیر بێ، کوردستان ئاوەدانە بێتەوە. کە کوردستان ئاوەدانە بێت، گوزەرانی خەڵک باشە بێت. کە گوزەرانی خەڵک باش بوو، کوردستان گەشاکات. ئێمە ئەوەمانەوێت. ئێمە ئەو هێزەین کە بۆ ئاشتی شەڕمان کردووە. ئێمە ئەو هێزەین بە پشتیوانی خەڵکی تێکۆشەری ئەم دەبەرە درەندەترین تەرۆریستمان شکاندووە. ئێستا کە بەرەو ئارامیە ڕۆین، پێویستە کاندیدەکانمان باشترین کاندید بن، کاندیدەکانمان بچن گلەیی و گازندەی خەڵک گوێ لێ بگرن، خەڵک ئاشت بکەنەوە و خۆیان ئامادە بکەن بۆ قۆناغی دیکەی شەڕی مافی پاراستنی مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بەغاوە. من متمانەم هەیە بە لیستەکەمان، متمانەم هەیە بە یەکەی کاندیدەکانمان. دڵنیام بەو ڕۆحیەتەی یەکێتی، بەڵام بە ئسلوبێکی نوێ، بە بانگەشەیەکی گونجاو، بانگەشەیەکی هێمن، بانگەشەیەک کە سەردەمیانە بێ، کە شارستانیانە بێ، بچن دەنگ کۆکەرەوە بۆ لیستەکەی خۆیان. و ئێوەش خەڵکی ئەم کۆمیتەیە، ئەندامانی ئەم کۆمیتەیە، ئەندامانی یەکێتی لەم دەبەرە تێکۆشەرە، لایەنگەرەکانمان، دۆستەکانمان، ئەندامەکانمان، قارەمانەکانمان پێکەوە کار بکەین، هەم بۆ یەخستنەوەی یەکێتیەکەمان، هەم بۆ بەهێزکردنەوەی لیستەکەمان. ئەمەش کۆتاییەکەی نییە هەواڵان. دوای ئەم هەڵبژارنە بەرەو نوێبوونەوە شەڕۆین، بەرەو نوێکردنەوەی یەکێتیەکەمان ڕۆین، بەرەو هەڵبژاردنی هەرێمی کوردستانی شەڕۆین، بەرەو باشترکردنی گوزەرانی خەڵکی کوردستانە ئەڕۆین. هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم. داواتان لێ ئەەکەم گوێمەیانە ئەو نەیارانەمان کە قسەی ئەملا ئەولاکەن، کە ئەڵێن یەکێتی لاواز بووە، کە یەکێتی کەرت بووە، کە یەکێتی نەماوە. ئەم قسانە هەموو بۆ ئەوەن کە ورەمان بڕوخێنن، بەڵام خەیاڵیان خاوە. ورەی یەکێتی بە هیچ هێزێک نەڕووخاوە تاکو ئەمڕۆ بڕوخێ. ورەی یەکێتی بەم بە کادرەکانمانەوە، بە کاندیدەکانمانەوە سەری یەکێتی بەرزەکەنەوە، سەری کەسوکاری شەهیدەکانمان بەرزەکەنەوە، سەری کۆمەڵانی خەڵکی کوردستان بەرزەکەنەوە.